ئەو کاتتان باش لە هەر شوێکن ڕێزیشمان هەیە بۆ هەموو ئەو هاوڕێیانەی ئەو چەند سرکێ و کاتەی لەگەڵ ئێمە لە هەر وڵاتێک لە هەر سەر وەختێک دەبەنە سەر هاوڕێیان دەمانەوێت من هەندێک جار کە شتێکی گەرما و گەرم دەبیان ڕووداوەک پێویست دەکات چەند ڤیدیۆیەک بڵاو دەکەمەوە بەس هەندێک زاریش پێویست ناکەنی بە مانگدا دەنیشن ئەوە ئەگەر هەیە پاشماوەش کە هەر ماوەیەک دوورە پەرێز بین دوور بکەینەوە قسە خۆمان ئۆپدەیت بکەینەوە کەم کورتیەکان بەرزی و نووسمەکان بەهەرحاڵ هاوڕێیان ئەوڕۆ هەواڵێکمان بەدەستگەیشت کە دوو کاتژمێر زیاتر لەمەوبەر کە عەقید فەرهاد بەڕێوەبەری پۆلیسی کە ڕەحیماوە لەسەر ئەو دیدار و زەجە و ئەو سەرنجانەی ئێمە لەسەرمان بڵاو کردەوە لە پۆستەکەی لایەندا تاوان ئەوە بە هەموو سلڤیا ئەوەیەک کە ئێستا دەینە سەری هەنگاوەکی باشە بە هیوای نمونە زیاتر بێت بەڵام دەمانەوێت بڵێن ئەوە سەرەمارەکە نییە عەقید فەرهاد سەرەمارەکە نییە و عەقید فەرهاد تاوانبارە گەورەکە نییە تاوانبارە گەورەکان ماون کەوی سەدان کەسی وەکو عەقید فەرهادیان لەبەردەستیە و ئەوە دیاردەیە نەکە لە کوردستان لە هەموو ڕۆژهەڵاتەیە بەس دەبێ شەڕی بکەین و دیاردەی گەندەڵی لە هەموو دنیا هەیە بەڵام ڕێژەییانی ئەو بە ڕێژەیی ئەوەی لە کوردستان و عێراقوش کە ئەو چەند ساڵە ڕوویدا بە تایبەتی لە کەرکووک کە ئەو هەفتەی ئەمن ئیشم لەسەر کرد یعنی بەڕاستی مەساتە تۆ وەرە ستەمێکی عەرەبی ستەمێکی 80 ساڵە یان 100 ساڵەی عێراقی عەرەبیت لەسەر بێت ئەو هەموو ستەمەیەخە لەو منتیقە تعریب کراوەکان لەسەر ئەو منتیقانە کرابی ئەمن بە شەکم لە خەڵکی ئەو ناوچانە وەرە ئەوجە ئیدارەیەکی کوردی بێ ئەو ئیدارەی شاخیش بێ ها یعنی ئەوە نییە وەکو حکوومەتی عێراق کە دروست بوو ئەو ئیدارەی شاخە کە خاوەنی سەدان داستان و شۆڕش و بەرخودان و هاوڕێیانی مامەڕیشە هاوڕێیانی ئەنوەر حەسەن و مام ئاراس و مامۆستا قادری ڕێخستنی کەرکووک و ئەوەی لا ئیلە ئاخیری بی ببوون کە ناوەی کە نازانم یعنی تۆ ئەوانە بێن ستەم لە خەڵک بکە ئەوانە بێن ئەوڕۆ لە بەحسیەکان بەڕاستی ستەمی قەومیان دەکرد ئەو پەڕی ستەمی قەومە ستەمی ئەوها فاشلی ئیداری فەوزا و مافیابوون نەبوو ئاوا کورە هاوڕێیان من لەو هەفتەیە یعنی لۆمە دیارکات ڕەنگی لە هەولێر سلێمانی بەو شێوە نەبێ پۆستی ئەوە مدیر شۆرتە بە 50 دەفتەرە فرۆشایە مدیری هەموو شۆرتە بەلەدیە نازان بە چلە ئەوە بۆوەندەی فەوزایەکە تاوان ئەوانە کە دەکردنەوە بالمقابلیش چێ دەکەن لەو خەڵکە ڕەشروتی ئەوە دەڕوتێنەوە ئەڵێن بەشێک لە زیندانەکان یعنی کە خەڵک دەگیرێ بە پارە لەبەرەوەی دەوی قازانج دەربکاتەوە لەو 50 دەفتەرە زیاتر لەو 20 دەفتەرە زیاتر لەو 30 دەفتەرە زیاتر ئەوە چ کارە ساتێکە ئەوە نییە بڵێن بەس لە منتیقەی کوردیە عەقید فەرهاد دەنجیر و بەدیێشم دوو نوکتەی خۆشیە بوو ئەیگۆ بۆ بەس باسی کوردەکان دەکەی بۆ باسی عەرەب و تورکمان ناکەی بەس کاکە ئەمە کێشەمان ئیدارەی کوردیە دوو زۆر نوکتەی خۆشی کرد ئەو دەنجی لە بۆ من نار ئەمیش وەڵام دەداوە تەلەفۆنی جواب نەدەداوە دەیگۆ ئەزانم وا تەزیل دەکەی دەنگەکەم تەزیل دەکەی لە کاتێکدا من دەنگم لە بۆ دەناردەوە پیشان دەدا بەهەرحاڵ یعنی ئێمە کێشەمان ئەو ئیدارە کوردیەیە ئێمە کێشەمان عێراقی بەشە عەرەبیەکەی نییە کاگە لە کەرکووکیش عەرەب و تورکمانەکان پێمان خۆشە نموزەزەشی جوان پیشان بدەن بەڵام ڕەخنەیمە لەوەیە ئیدارەی کوردی لەو منتیقانە نەیتوانێت ئیدارەیەکی وە بکە عەرەب و تورکمانەکان لاسایی بکەنەوە وە پێچەوانەوە قێزەوەنترین نموزە زیان بردە کەرکووک و ئەموو منتیقە تعریب کراوانە کە من نامانەوێت ئێستا کە لێرە ئامانجی سەرچی ئێمە نییە زۆری لەسەر گوترایە دەبێت ئێمە بیر ینی من هاوڕێیان بۆ خۆم هەوڵ دەدەم دایم کات شتی نوێ بخەمە ناو میدیا دەست لە بۆ شتی نوێ ببین کە ئەو تەلەفۆن و ئەو شێوە خەباتەش بە شەکەلەوە بەهەرحاڵ من دەمەوێت ئەوە بایەچێتی بڵێم هەنگاوەکی باشە یەکێکتان لادایە بەڵام ئەوە وەکو مۆرفین ئەو دەرزەکە هەیە لێ کاتیە بڕوا بکەن هەر زۆر کاتیە و ئەوە هەر عەقید فەرهاد نییە ڕەنگ عەقید فەرهاد سەرەمارەکە نییە نەک سەرەمارەکە نییە یەکێکە لەو
دەیان و سەدان بەرپرسانەی کەیچەتی ئەوڕۆ تا ئێستاش باڵا دەستن مەسەرەن لە کەرکووک لە مەنتەقە کوردیەکان هەموو باسەکەن هێزە ڕەشەکە نەما دەڵێن بە مەدەنی دەسوڕێنەوە مەڵبەند تا ئێستا تحکوم بە هەندێک مەنتەقەی کوردی دەکاونەوە ئەیک لە دابەشبوون ڕوویدایە لە ئەوەتی بەڵام ئەوە زۆربەی مەخفەر شورتەکانی بندەسەڵاتی یەکێتی پارتی نازم پارتی دەڵێن هەندە دەسەڵاتی نییە هەموو مەخفەر شورتەکان وایە هەموو دەوائیرەکان وایە هەموو مدیریەتەکان وایە و ئەوانە کە دەکردرێ و دەفرۆشێتەوە ئەوانە دوای ئەوە دێن ئەو پارێ لەو خەڵکە زەحمەت چێش و ڕەشورت و تعریب کراوەی کەرکووک وەرەگرن هەی بێ ویژدانینە هەی بێ شەرەفینە آخر بووە خەڵکی ئەو منتقەیە لە بڕی ئەوەی نازی هەر بچیرێ لەبەر ئەوەی لە خەڵکی هەولێر و سلێمانی و دهۆک و زیاتر قوربانی دەرن ئەمە خەڵکی ئەو منتیقانین ئەزانین سیستەمێک لە تەک سیستەمی قەومی زەوی زارمانێ داگیر دەکرا و لە هەولێریەکان داگیر نەدەکرن لە ئەوەی ناوەوە دەربەدەر دەکرای زراعەت لێو دەبوو یعنی دەیانشت بوو 100 ساڵی ڕەباقە لە 20ەوە دەبوو 100 ساڵە خەڵکی ئەو ناوچە تعریف کراون لە بڕی ئەوەی بێن نازیان هەر بگرن گرنگیان پێ بدەن وەرە ئەو پێشمەرگە ئەو چەکدارانەی کەرکووچیەکان کە بەشی زۆریان کەرکووچی نا ئەوانە فەسادی ئەو شارەیان کرد ئەوانە دزی ئەو دزیان لەو شارە کرد ئەوانە ستەمیان لە باوک و برا و خزم و کەسوکارەکانی خۆیان کرد یەکێتیش پارتیش کە پێشتر لێ بوون قێزەوەترین ئەزمونیان لەو دەڤەرە پێشکەش کردیە بۆیە دەردەکە عەقید فەرهاد نییە بە تاقیتەنێ هەر کەسە کردیتی عەقید فەرهاد ئەوەکەیە کلکەکەیە سەرە گەورەکانن بۆیە ئەگەر دەتانەوێ ئەو دیاردەوە بێ سیاسەتی یەکێتی سیاسەتی ئەو دوو هێزە سیاسەتی حکومڕانی کوردی لێوێن دەر سیاسەتێکی جوان و مۆدێرن بی بۆ باران کارەسات نییە ئەوە سوید ئەوایە بەهەرحاڵ هاوڕێیان من هەر چەند قسەیەشکە دەکەم تاوەکو ئەو سیستەمە نەگۆڕدرێ عەقید فەرهادەکان دەژێنەوە و من بە هیوام و ئەوە نییە دیدارێکمان لەگە کاکڕەوەند کردیە وەڵا ئەوە کاکڕەوەند کوڕی زۆر باشە و ئیتر یەکێتی یعنی باشە ناک ڕەوەند یەکێکە لە ئەوەکان حزب ئەوەیە کە کەسە باشەکان ئیبراز دەکا گرنگیان پێدەدا بەڵام ئەوە نەبەر ڕەوەند من نازام ڕەوەند باشیان نیە بەس بەهەرحاڵ هەموو خەڵکانی کە باس کرا خراپ نییە و کوڕەکە و بەڵام باڵا دەست نییە ئەو کرد بووە وا کرد بووە هەر لەگەر نایبڕم ئەو شتانە هیچ نایبڕم بەهەرحاڵ هاوڕێیان لە سەروی ڕەوەند ئاسۆ ئەڵمانی هەیە چەندین مەسوولیتکە هەیە هەموو دەوائیرەکان هەیە 21 ساڵی ئەوە هەیە ئەو کێشەیە یەک کەس نییە ئێمە زەواز نییە بچینە داخوازی یەکێک یان نەکدا ینی زەوازێک بکرێن نا ئەوە سیستەمێکی سیاسیە یەکێتی دەیەوێ گۆڕانکاری بکە ئەبێ لە هەموو سیاسەتی لە کەرکووک گۆڕانکاری بکە لە هەموو ئەو ناوچانە ستەمیان زۆر لێکرایە بێویژدانی بێ ئەخلاقی هاوڕێیانی دوونەی ئەو شاخ ئەوانەی کە شەڕی ئەو زەبەروتەی بەعسیان لەو شارە کرد ئەو ڕۆبێن ئاواستەمی لێ بکەن لەو خەڵکە هەژار و چەساوی بە ناوی کورە بابە وەڵا شووتی فرۆژە سەجادەی خەبەریان دایتە من ئەڵێ پارەمان لێ وەردەگیرێ دۆنم زەوی خەڵک نمایە داگیری نەکەن زەوی زراعی نمایە داگیری نەکەن شوێنی بەتاڵ نمایە داگیری نەکەن چێدا ئەوەی دەیکە هەموو ئەوانەی کە بانگەشەی عەدالەت و زۆربیان چەپەکان بوون لە ئەوە ئەو پەڕی بێ شەرەفی ئەوی لە بەرامبەر خەڵکی ئەو ناوچەیە دەکرێت پەیامی مە بە قسەی کۆتایی ئەوە بیتن یەکێتی دەرکردنی فەرهاد شتێکی پۆزتیڤە و بۆ ئێمەش خاڵش باشە ئەنی تەژێ ئەبێ خەڵک ورە دەبێ بەڵام سەرەمارەکە نییە ئەو یەکێک لە ژمارە هەرە بچووکەکانە تابقی سەرەوە گرنگە و ئەگەر کۆمەڵێک لەوانە دەربکەن سزا بدەن و بیان خەنە زیندان و قەرەبووی ئەو خەڵکانە بکەنەوە سیاسەتشکەینێ لەگەڵ ئەو خەڵکە زەحمەت چێشەی بکەن من دڵنیام عەرەب و تورکمانەکانیش بەرەو پیرتان دەڕواتن بەڵام ئەوەی لەو ناوچانە کرایە و ئەو دوسێ ڕۆژەی بەم کرا بڕوا بکەن ئەم پێڕا ناگەم هاوڕێیانە من یعنی ئەوە نیم ڕۆژ نییە لەو دوو ڕۆژەی 300 نامەم بۆاتیە زۆر بەشی داوای تەلەفۆن دەکە پێڕا ناگەم هاوڕێیان ئەزانم سیستەمێکتان لێکرێ بەس دەبی ئێوە شتێ بگەن ئێمە ناقودرەتمان محەدەدە
قدرتمان توانامان بە تەنیان یان یەک دوو برادر هاریکاری یەک دەکەین پەلەمان لێ مەکەن لەو مەنتیقانەش دەسوڕێنەوە لە دووس لە گەرمیان لە خانەقین لە مەخمور لە هەموو ئەو شنگاڵ لە هەموو ئەوانش دەسوڕێت ئەمە پێمانەوە خاچی کوردستانە بۆ من هیچ فەرقی نییە ئەو ناوچانە لەگەر هەولێر و دیبەگەی زێری باو وا پیرانی من هیچ فەرقی نییە دنیایەک ڕێز بە هیوام بەردەوام بن هاوڕێیان بەیەکەوە کاری گەورەمان پێ دەکرێت ئەو ڕۆ ئێمە هێزێکی زۆر گەورەین سیقەتان بەخۆ هەبێ هێزێکی زۆر گەورەین و پێشمان دەکرێت کامەی بەرپرس کامەی حزب کامەی خاوەنی 100,000 چەکدارە بیان کەینە گاڵتەجار ئەویش بەوەی چێ بە جورئەت بە مەیدانی بوون بە خەبات و تێکۆشان کە من دەمەوێت ئەوە بڵێم لەو ئەوروپاش خەبات تەواو نەبوو هاوڕێیان لەو ئەوروپاش خەبات تەواو نەبوو تێمەگەن خەبات تەواو دەبی کاتە چی خۆش